27 ساڵ بەر لە ئێستا لە هەلومەرجێکی سەختدا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە ئامانجی پەروەردە و پێگەیاندنی خێزان لەسەر بنەما ئیسلامیەکان دامەزرا. ئەندامێکی سکرتارێتی ڕێکخراوەکە دەڵێت بە درێژایی خزمەتی ڕێکخراوەکەیان کاریان لەسەر پەروەردەی منداڵ و خێزان کردووە و ڕۆڵیان لە پەروەردەیەکی دروست و هاوکاریکردنی هەزاران خێزاندا هەبووە. لە ڕاستیە ئێمە چەند ساڵی تەمەنمانە لە خزمەتی هەموو جین توێژەکانی کوردستانابووین بە تایبەت ئافرەتان بەردەوامیشین بەڵێنمان ناوە ئەمڕۆ لە ساڵیا دەکەمانە بڵند دووپات دەکەینەوە کە بەردەوام بین و کۆڵ نەدەین لەسەر خزمەتکردن بە خوشکانی خۆمان بۆ ڕۆشنبیرکردنیان بە مافە شەرعی یاساکانی خۆیان و ئاشناکردنیان بە هەموو ئەو مافانی کە مافی خۆیانە و لە هەمان کاتیشا بەڵێنمان ناوە کە بەردەوام بین لە گەشەکردن بە خێزانەکانمان لە هەموو بوارەکانی ژیانە پەروەردەکردنی مناڵان و چین و توێژەکان و هاوکاریکردنی ئەو منداڵە بە باوکانی کە لە ڕێگەی ئێمەوە هاوکاری کراون و لە هەمان کاتدا ئەو ماڵ هەژارانی کە لە ڕێگەی ئێمەوە بەردەوام هاوکاریان پێگەیشتووە. لە پاڵ ڕۆڵی سەرەکیان لە پاراستنی شیرازەی خێزان و هۆشیارکردنەوەی ئافرەتان لە مافەکانیان و پەروەردەکردنیان بە پەروەردەیەکی تەندروست هاوکات ڕێکخراوی سۆمای چاوان کە یەکێکە لە ڕێکخراوە خێرخوازیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە ساڵی 2007ەوە لە سلێمانی دامەزراوە و تایبەتە بە منداڵانی بێباوک و لە ئێستادا خاوەنی 5 لقە و لە سەرتاسەری کوردستان و لە ڕێگەی لق و ئەنجومەنەکانی خوشکانەوە هاوکاری سەدان منداڵی بێباوک دەکەن. هاوکات خولی جۆرا و جۆر بۆ دایکی ئەو منداڵانە دەکەنەوە تا لە ڕێگەی درومان و کاری دەستیەوە بژێوی ژیانیان دابین بکەن. پاش 27 ساڵ لە کار و خزمەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەتوانم بڵێم ئێمە نەمانتوانیوە بەهۆی ئەو کۆسپوتە گەرانی کە لە بەردەممانایە سەرجەم ئامانجەکانمان بهێنی نەدی، بەڵام هەوڵمان داوە و قەدمان دوو نەبووین و بەردەوام لە کار داین کە بتوانین هەموو ئەو ئامانجانەی کە هەمانە بیهین قۆناغی عمل و بیهین نەدی. ئەو ئاڕاستەی کە ئێمە ئەمانەوێت تیدا حرەکە بکەین جوڵە بکەین سێرەکەین دژە ئاڕاستی ئێمە زۆرترە زیاترە و پێویستمان بەوەیە کە ئێمە هێز و تاقوتوانەکانمان کۆ بکەینەوە چونکە کۆمەڵگە لە بەردەم گۆڕانکاری زۆر سەریعدایە. ئەگەر لەو گۆڕانکاریە سەریعەیە ئێمەش هەندێک خۆمان بڵێن جوڵەکانمان سەریعتر نەکەین لەوانەیە نەتوانین فریای ئەو گۆڕانکاریە بکەوین کە بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی بڵێن جیهانگیری و ڕووی لە کۆمەڵگەکەمان کردووە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە 1 ئابی ساڵی 1992 دامەزراوە و لەو کاتەوە تا ئێستا چەندین قۆناغی سەختیان بڕیوە و هیچ هەوڵێک بۆ کەمکردنەوەی چالاکیەکان و سڕینەوەیان و دوورخستنەوەیان لە کایی ئافرەتان سەری نەگرتووە و لە ئێستاشدا وەک یەکێک لە ڕێکخراوە گرنگ و گەورە و کاریگەرەکانی کۆمەڵ ئیسلامی خاوەنی ئەندام و کادیری چالاکە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان خزمەتی ئافرەتان دەکەن بە تەواوی دەنگ و ڕەنگ و چین و توێژە جیاوازەکانەوە. هیچ هەڵاواردن و جیاکردنەوەیەک لە خزمەتەکانیاندا بەدی ناکرێت.